بۆ یەکەم جار فیستیڤاڵی هەنار لە کەرکووک بەڕێوە چوو. تیایدا ژمارەیەک زۆر فرۆشیار بەرهەمەکانیان پێشکەش دەکەن و خواردن و بەرهەمە کوردەوارەکانیش لەم فیستیڤاڵەدا دەفرۆشرێن. هاوڵاتیانی کەرکووک کردنەوەی ئەم جۆرە فیستیڤاڵە بۆ ساختکردنەوەی بەرهەمە نێوخۆیەکان بە گرنگ دەزانن. بەشداربووانیش دڵخۆشن لە دەرەوەی شارەکە هاتوون و بەرهەمەکانیان لە کەرکووک دەفرۆشن. نبي إما دعم بكان محلي أو مواد محلي إنتاج محلي حمولة تشتوى لحمو بابتوى شرط نية إلا بلغو أو تشتانه مثلا استوى هنا راهن خومانية سلا بازار سوريا أو خومانية أي خوماني فرق إيه لقر سوريا نعم كمثالك مثلا لحمو تشت مثلا لقنموا لا هنجيروا لا لحمو كشتكالي أو أشياء لبازار ديتن دبي محلي ببيتن. والله أخوي بشوية عم بو همي باشا خاصة مو قرب شوينا يعني زادتو بوبري هنا درو بيدي هنا ولا تكانتر اهتمام بدينا نسوي أخوان باشرة ما في استفالة شتى زوانا بكروك يعني كم في استفالة وايد تجري هو دارم بردوام بيوزات تربيو شو بيوسه هبو خلق أو ترفيه كوايا خلق أجد إسفادة كوشتي كردواري وخوش وشتي باكو تبيسترا لو زو باشرة كا أواني كبمعلبي دينو يعني كإني لسنا مواد حافظة لسنا ما أنا ككردواري وباكو تميس وخمالية وباشترة. زياتر جرينجي بي بدري باشترة. بدتل ب هنا كبرات الصلاتينية ناتواني أو جرينجي بي بدا حتى أو نية باخي كي بدي ركاكي. أرو والله إسفادة ما شاء الله. حتى خلق كيار دور بروخوشي و ين بدمانو حتى خوكيش معنا كان بخوا يعني من رازم لو خلقي زور أرو والله ما شاء الله يا أخوة نمونيان زياتر بيت إما بخواردن بجدارين برهما كان من خمالية هم خمانيكين من دكانهم هي لشارع قدس كادر مش هم آفرته ويعني معميلي تابت خم هي حتى لم فيستيفال زور بناو بانجا ويا براق من خاصة والله زور قرنقة تشكو خلق كيسة يعني دائما شت مالوي أوي زياتر بوي رويان كردو لإما من حتى لبلين شون قوم دكان قوم تايبت نسيما أكلات بيتية نم نسيما مطعم تشكو مطعم نية من خواردن مالو أكم. فیستیڤاڵی هەنار لە کەرکووک کە بڕیارە تا ڕۆژی چوارشەمە بەردەوام بێت. فرۆشیاری نێوخۆیی دەرەوەی شارەکە بەشداریان کردووە و بەرهەمەکانیان پێشکەش دەکەن. سەرپەرشتیاری پرۆژەکەش دەڵێت لە بەرنامەیاندایە ساڵانە ئەم جۆرە فیستیڤاڵە ئەنجام بدەین و فراوانتری بکەین. بیرۆکەم فیستیڤاڵە لەوە سەری هەڵداوە کە کەرکووک تا ئێستا شیوای نەکردووە باشە. فیستیڤاڵی تری تیا کراوە بەس بە ناوی جیاواز و بەشتی جیاواز ئیتر سەرکەوتوو بۆ سەر نەکەوتووە ئەوە بابەتێکی ترە بەس یانی بەو شێوەی دەنگی نەداوەتەوە بەم جۆرە بەشدار بۆ زۆرەی نەبووە بەشداربووی زۆرمان هەیە تقریباً 6 بەشدار بوو زیاترمان هەیە بێژگەرە مێزەکەن ئەوانشی کە لێرە بەشداریان کرد لە فیستیڤاڵەکەیە زۆربەی زۆری خەڵکی شارەکانی خۆمانن هەولێرە سلێمانیە هەڵەبجەیە کەرکووکە بەشدار بوومان هەیە لە ئێرانەوە لە ڕۆژهەڵاتەوە. هاوڵاتیانی کەرکووک بە گڕوتینەوە ڕوویان لە فیستیڤاڵەکە کردووە هەروەک خۆیان دەڵێن بۆ ساختکردنەوەی بەرهەمی نێوخۆیی و گرنگیدان بە بەرهەمی ناوخۆ و کوردەواری لە شاری کەرکووک گرنگە بۆیە بە پێویستی دەزانن زیاتر ئەم جۆرە پرۆژانە ئەنجام بدرێت و فراوانتر بکرێت. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.